پەروەردە و فێرکردنە. جا ئێمەش ئەمانەوێت لە یەکەم تەوەری بەرنامەکەی ئەمڕۆمانە قسە لەسەر ئەم مافە گرنگەی مرۆڤ بکەین لەسەر ئەوەی کای پێداگریکردن لەسەر ئەوەی کە مرۆڤ لە بواری پەروەردەدا پەروەردەیەکی باشی هەبێت تا چەند دەتوانێت لە پێشکەوتنی کۆمەلگادا ڕۆڵی هەبێت. بۆ ئێستا و بۆ ئەم سەردەمە ئەم پرسە تا چەند گرنگی هەیە لەسەر ئەم بابەتا دوێن. هەر بۆی میواندارەتی بەڕێز مامۆستا سدیق ئەوڕەحمانمان کردووە سەرپەرشتیاری پەروەردەیی و دوای ئەوەی کە بە خێراتنی بەڕێزی ئەەکەین وە سپاس یەکەین بۆ ئامادەبوونی زۆر بەخێر بێ مامۆستا. زۆر سپاس. پێم خۆشە هەر لەمەوە دەست پێ بکەین کە مامۆستا سدیق دیاریکردنی ڕۆژێک بۆ پەروەردە و فێرکردن لە ساڵی 2010ەوە بووە. زۆرێک لە بابەتەکانی تر کە پەیوەندی بە مافی مرۆڤ و بابەتەکانی پەیوەندیدار بە ژیانی مرۆڤ هەیە ئەبینین زۆر مێژوویەکی کۆنتری هەیە. بابەتێکی وەها گرنگ ماوەی تقریباً 4 ساڵ لە ڕۆژێکی بۆ دیاری کراوە. بۆ ئەمە هۆشدار پێدانێکە ئەمە بابەتەکە چیمان پێڵێ؟ زۆر سپاس. ئێمە لە ئێستا کە قسە لەسەر دۆخی فێرکردن و پەروەردە و فێرکردنەکەین لە جیهانە لە مێژوەدا 258 ملیۆن مناڵ هەیە کە تەمەنی چوونە قوتابخانەیە بەڵام پەیوەندی نەکردو بە قوتابخانەوە 258 ملیۆن و 670 ملیۆن کەس هەیە مناڵ و مێردمناڵ و گەورە ساڵ لە جیهانە کە توانای خوێندن خوێندنەوە و نووسین و ژماردنی نییە و لە هەندێک وڵاتانی ئەفریقادا ئاستی خوێندن و خوێندەواری لە سەدا چلە و لە ئێستا 4 ملیۆن مناڵ کە مافی خوێندنی هەیە لە سەرانسەری جیهانە مناڵانی پەنابەر ئەسڵەن پەیوەندیان نەکردو بە خوێندن و فێرکردنەوە یانی نەچوونە قوتابخانە. لەبەر ئەوە ڕێکخراوی یونسکۆ لە ساڵی 2015 بەرنامەیەکی دانا بۆ ساڵی 2030 بۆ ماوەی 15 ساڵ کە گۆڕانکاری بکات لە 3 بوارە بواری ئابووری، بواری ژینگەیی، بواری کۆمەڵایەتی لە ڕێگەی باشکردنی پەروەردە و فێرکردنەوە. بۆ جەنابەت ئاماژەت پێدا لە 3/12/2018 بڕیاریاندا بە دیاریکردنی ڕۆژێک بۆ پەروەردە بۆ فێرکردن کە ئەویش 4 کانونی دووەمی هەموو ساڵێکیاندانا بۆ یەکەم جار ئەم بابەتە لە 4 کانونی دووەمی ساڵی 2019 لە وڵاتی نێجیریا بە بەشداری 58 وڵات کۆنفرانسێک بەسرا لەم کۆنفرانسە لەژێر دروشمێکە بوو. دروشمەکە بریتی بوو لەوەی نوێبوونەوە و گۆڕانکاری لە پێناو پەروەردەیەکی گشتگیر و پەروەردەیەکی نوێ و پەروەردەیەکی سودبەخش بۆ هەمووان. دواتر لە ساڵی 2018 لە نیویۆرک لە بارگای ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان ئەم یادە بۆ جاری دووەم لەژێر دروشمی پەروەردە لە پێناو یان فێربوون لە پێناو مرۆڤ زەوی و ئاشتیدا بۆ دووەم جار یادی کرایەوە بۆ سێم جاری لە ساڵی 2021 بە دروشمی ئەوەی کە پشگیری فێرکردن بکرێت چونکە فێربوون مافێکی بنەڕەتی هەمووانە و سوودی بۆ هەمووان هەیە. بۆ ئەم ساڵیش کە بۆ 4م ساڵە یادی ئەکرێتەوە ڕۆژی جیهانی فێرکردن 24 کانونی دووەمی 2022 دروشمی ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان بریتێ لەوەی گۆڕینی ئاڕاستەکانیان ڕێڕەوەکان لە پێناو نوێکردنەوەی گۆڕانکاریەکانی فێرکردن لە جیهانە. باشە. مامۆستا ئێستا مۆکۆ ئامارەکان بە کۆی گشتی لە هەموو جیهانە دوای بێنە سەر ئەوەی کە ئەم ڕۆژە ئامانج لەوەیە کە نەخوێنەواری بنبڕ بێت و هەموو مرۆڤێک مافی ئەوەی هەیە لە تەمەنێکە فێری خوێندەواری بێت بەهۆی هەر هۆکارێکەوە بێ سیاسی بێ ئابووری بێ کۆمەڵایەتی بێ کۆچ بێت هەندێک مرۆڤ هەیە لە خوێندن دواکەوتووە. لەم ساڵە لە دوای دروشمەکە چ هەوڵێک دراوە بۆ ئەوەی کە ئاسانکاری زیاتر بکرێ مرۆڤ لە هەر تەمەنێکا بێ بتوانێت فێری خوێندەواری بێت؟ ئەم ساڵ کە ئەمڕۆ 4م ساڵ یادی ئەم بابەتە کرێتەوە وەک ئاماژەم پێدا دروشمەکان گۆڕینی ئاراستەکانە بە کۆمەڵێک ئامانجیان کۆمەڵە هەنگاوی ناوە بۆچی ئامان چێ لە گۆڕانکاریە لە بەوەی پرۆگرامەکانی ئێمە پێویستیان بە گۆڕانکاری هەیە فێرکردن لای ئێمە پێویستی بە گۆڕانکاری هەیە ڕەنگە ئەوە خاڵێکی زۆر سەرەتایی بێ کە باسی ئەوە بکەین کە خەڵک فێری خوێندن و خوێندنەواری بێ بەڵکو ئامانج ئەوەیە لە تەک خوێندنە ئینسان بتوانێت هاوتەریب لەگەڵ سروشتە هاوتەریب لەگەڵ تەکنۆلۆژیایە هاوتەریب لەگەڵ ژینگەیە هاوتەریب لەگەڵ ئەوانی ترە هاوتەریب لەگەڵ ئەوەی بتوانێت بەشداری مافە دیموکراسیەکانی خۆی بکە یعنی خوێندنی ئێمە ئەبێ ئەوە بەرهەمهێنێ و هەروەها پاڵپشتی مامۆستایان بکرێ بۆ ئەوی کوالیتی خوێندن یان چۆنیتی خوێندن بەرز بکرێتەوە و دوجار ئەو ماڵی هەمومان تیای ئەژین لە جیهانە
بە جۆرێک بێ فێرکردن بتوانێت گۆڕانکاریەک لە هەریکی کەمانە دروستکە بۆی بتوانین بە ئاشتی و بە سەلامەتی و بە دوو لە تونتیژی پێگۆ لەم ماڵای بژی. زۆر باش جا پێشەوەی کە سەرکۆ پرسیارەکەی لە بەڕێزت بکە بەڕێزت باسی دروشمی هەر ساڵت ئەکرد لە دروشمی ئەم ساڵە باسی گۆڕانکاری لە ڕێڕەوەکانی پەروەردە و فێرکردن تاکرد ئەم زیاترشی ئەەکەیتەوە کە مامۆستا ئەم ڕێڕەوانە چۆنە ئەبێت چ گۆڕانکاریەک بەسەریا بێت ئەم ڕێڕەوانە چیە ئێمە لێرە دوای ئەمەوە لە بەرامبەر دووشتا هەڵوێستاکەین یەکەمیان ئامانجی فێرکردن ئەوەیە خەڵک فێری خوێندن و نووسین و ژماردن بێت کە ئەمە پێناسی یەکەمی سەرەتایی زۆر سەرەتایی خوێندەواریی سەدەی بیستەمە لە دوای ئەوەی ڕێکخراوی نوسکۆ سێ جاریتی پێناسی خوێندەواری کردووە هی دووەمیان ئەوەیە ئامانجی دووەمیان ئەوەیە ئێمە کوالیتی خوێندن کە ئەوەی هەیە باش نییە کوالیتی خوێندن باش بکەین بتوانین یەکسانی هاوسەنگی جێندەری ڕابگرین بتوانین مناڵ بە جۆرێک پەروەردە بکەین کە لەگەڵ ڕێزی ژینگە بگرێ و لەگەڵ ژینگەیە ڕابێ و بتوانین بە جۆرە پەروەردەی بکەین لەگەڵ یەکتریا بژین دووربین لە تون و تیژی چونکە ئێمە ئەگەر باسی ئەو کۆمەڵە ئاماری تر هەیە لەسەر عێراق و هەرێمی کوردستان ئەو کات داتای مەترسیدار لە بەردەستمانایە بەس بگورە مامۆستا بۆچی باش نییە هۆکارەکەی بۆ گەڕێتەوە کە سیستەمی خوێندنەکە باش نییە خۆت خوێندکارەکە خۆی باش نییە لەگەڵ سیستەمەکانە پەیوەندی بە خوێندکارەکە و بە سیستمەکەەوە نییە لەم دۆخەیە پەیوەندی بە گۆڕانکاری نوێیەکانەوەی ئەبێ سیستمی خوێندن بە جۆرێک ڕێک بخرێتەوە لەگەڵ گۆڕانکارەکانە بگونجێ بۆ ئەوەی خوێندکارەکە ئامادەکە لەگەڵ ئەو گۆڕانکارانە ئەرچی چێمە ئەرچی بە دڵسۆزانی بواری پەروەردەی ئەلچی لە هەر وڵاتێکە ئەلچی ئەرچی وەزارەتی پەروەردەیە ئەرچی ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی و ئەم ڕۆژە ئەسڵەن کە دیاری کراوە ئامانجلی ئەوەیە ڕێکخراوەکانی سەربنەتەوەی گرتوەکان ڕێکخراو حکومیەکان ڕێکخراوە ناحکومیەکان وڵاتان و تەنانەت کەس وەک تاک کەسانی پەروەردەی و تەنانەت ئەم دیداری ئێوە ئێستا کە هەوڵەدەن بۆ ئەو بابەتە جۆرێکە لە خەمخۆری بۆ ئەمە ئەرچی هەمومانە باسی ئاماری مەترسیدارت کرد تایبەت بە عێراق ئەم ئامارانە چییە لە چ بوارێکایە پەیوەندی بە کواڵیتی خوێندنەوە هەیەن قوتابیەکان و ئەوەی دۆخی خوێندن و فێرکردن لە عێراقا ئەوەی کە لە بەردەستایە بە شێوەیەکی فەرمی لە ئێستادا 3,200,000 کەس لە عێراقا لە نێوان تەمەنی 6 ساڵ بۆ 18 ساڵ مافی خوێندنی هەیە و لە ناو قوتابخانەیان نییە نییە 3,200,000 لە پارێزگاکانی ناوەڕاستی عێراق وەکو دیالە و سەلاحەدین وانە لە سەدا 90 مناڵان نەچوونە قوتابخانە 355,000 مناڵی ئەوانەی پێیانڵێن نازیحینیان ناوارەکان کە لە ماڵی خۆیان و شاری خۆیانانین 355,000 مناڵ پەیوەندی نەکردو بە قوتابخانەوە یان لە قوتابخانەیان نییە ئەمەش لانی کەم کوڕان بە زۆر ڕاپێج ڕێکەخرێنە ناو هێزی چەکدار و کۆمەڵە ئیستیغلالەکردن و بوارەیە وەکچان بۆ هاوسەرگیری ناتەندروست ناچارەکرێن و بۆ هەندێشت کە لە بینی ئەم دوانایە ڕەنگە نەخێ لە هێزی چەکداریشە و ڕەنگە بۆ هاوسەرگیریش نەبێ بۆ هەندێک بابەتی تری لاوە چی یعنی خۆی تووشی کێشا بێ لە عێراقا ئابووریش یەکێک لەو بابەتانە بوو کە لەم بەڵێ بەدڵنیایەوە لە عێراقا لە سەدا 95 خەڵک مناڵ لە بدایەتە پەیوەندی ئەکا بە قوتابخانەوە بەڵام لە سەدا 14 ئەم داتا ئەم ژمارەیە ئەڕۆتە زانکۆ لە سەدا 86 لەو نێوەیە لە خوێندن دەگەڕێتەوە ئەم 86 دێتە سەر جادە دێتە سەر شەقام دێتە ناو شوێنە جۆرە جۆرەکانی تری دوور لە پەروەردەوە دوجار پریشکی ئاگرەکەی بەر هەمومانەکەوێت چونکە دراوسێمانن لەگەڵمانن بێکەوە ئەژین لە کاتێکدا لە پێش ساڵی 91 لە چاو وڵاتانی دەوروبەر سیستمی خوێندن لە عێراقا کوالیتیی زۆر باشی هەبووە بە سەرنجی ئەوێ ئەوە بدەین لە هەرێمی کوردستانە بەهۆی دۆخی شۆڕش و کۆمەڵێ پاراوێزخستنەوە بابەتێکی جیاوازە بەڵام بەگشتی دۆخێکی باشی هەبووە لە دوای نەوەیەکە دۆخەکە یانیگە پێش نەوەیەک نزیکی لە 100% خەڵک مناڵ پەیوەندی کردەوە بە قوتابخانەوە لە دوای نەوەیەکە دواتر بەوەی جەنگی کەنداوی یەک و کەنداوی دووە ئەم ڕێژەیە دابەزی و بە 178 یعنی خوێنەواری کوڕان لە 155 خوێنەواری کچان لە 123 لە عێراقا داتاکان بەڕاستی دڵخۆشکردنین مەترسین و مەسەلەی پەروەردە مەسەلەیەکی گشتیە ئەبێ هەمومان خەممان بێ چونکە کاتێک کە کەسێک باش پەروەردە نەکرێ یان پەروەردەیەکی باشی نەبێ یان باش فێر نەبوو بێ چونکە فێرکردن نەبێ ئامانجی ئەوە بێ گۆڕانکاری لە ڕەفتاری ئینسانە دروستکە کەم گۆڕانکارە ناتەدی دواتە کێشەی بۆ هەمومان زۆر باشە مامۆستا بێنە هەرێمی کوردستان ئەمە بە کۆی گشتی لە جیهان و لە عێراقیشە کە ئەو مەترسیە تۆزێ کاری خراپێنێتە ناو کۆمەڵگاشەوە لە هەرێمی کوردستان ئەم سیستەمەی کە ئێستا خوێنرێ هەر لە سەرەتاییەوە کە خوێنکار دەست بە سیستەمەکە تا چێتە زانکۆ سیستەمێکی تەندروستە بۆی کە کەسێکی تیا ڕۆشنبیر بێت یاخو ئەم سیستەمە ماوێتی تاوەکو کاری تیا بکرێ
هەرێمی کوردستان وەکو داتا کۆمەڵە داتای باشمان لە بەردەستایە لە ئێستا ملیۆنێک و 550,000 قوتابی و خوێندکار هەیە 130,000 مامۆستامان هەیە بە فەرمانبەر و کارمەندانی کەتی پەروەردە نزیکی 161,000 کەسە 6,710 قوتابخانەمان هەیە بەڵام لە هەمان کاتیشا هەر حکوومەتی هەرێم خۆی ئەوە ئاڵێ کە پێویستمان بە 3,000 قوتابخانەی تری نوێ هەیە بۆ دروستکردن و چەند قوتابخانەیەکیش کە مەترسیان لەسەر داڕۆخان و خوێندنیشی تایە بەڵام لە هەموو ئەمان لەگەڵ هەموو ئەمانەیە ئێمە ناکرێ بڵین کە ڕێکخراوێتەوە یەکگرتوەکان بۆ ئەم ساڵ دروشمی ئەوی بەرز کردوێتەوە کە گۆڕینی ئاڕاستەکان و نوێکاری لە پرۆسی فێرکردن فێربوونە پێویستە ئێمە بڵین لە هەرێمی کوردستانە پێویستمان نییە سیستمی پەروەردە لە هەرێمی کوردستانە چەند ساڵێکە لە ڕێگەی ئەوەی کە ئەڵێ بنیادنانی تواناکان گۆڕانکاریەک لە سیستمی خوێندن و وایە کراوە بەڵام بێگومان بەردەوام پێویستمان بەوە هەیە بە ئەنجامدانی توێژینەوەی زانستی و دیراسەکردن لەسەر لێکەوتەکاری ئەم سیستمە و ئەوەی کە لە ناو قوتابخانەکانە پەیڕەوەکرێ بۆی ئەوەی پێویستە ئێمە بۆ ئەنجامدانی گۆڕانکاری ئەنجامی بدەین لە پێناو فێرکردن و پەروەردەیەکی باشتر ئێمە توانین لە ڕێگەی خوێندنەوە منداڵ لە سەرەتاوە خوێندنی لا خۆشەویستکەین لە ڕێگەی گۆڕینی سیستەمەوە ئەوەی بەڕێستان ئەڵێن گۆڕینی ئاراستە لەوانەیە ئەمە لای منداڵ دەستپێکێکی باش بێ هەتا قۆناغەیەگاتە زانکۆ بەڵام ئێستا گەر ئێمە هەمومان بچینە خوێندنگایەک لەوانەیە مناڵێک زۆر بێزاری پێوە دیار بێ بۆ هۆی هۆکارەکانی شۆ چەند ساڵێکە ئەم ڤایرۆسە بەرەوەی چەومانی کرد منداڵ لە کاتی خۆیان ناچوو بۆ خوێندن خوێندەگەڕەکانی کەش یاخو هەر هۆکارێکی تر ئەو ئاراستە گۆڕینە ئەبێتە هۆکارێک بۆی کە جارێکی تر خوێندن خۆشەویست بێتەوە لای منداڵ و هەموو خوێندکارەکانی کرد لە ڕاستیا ئامانجی ئاڕاستەکە پێناو ئەوەیە و یەکی لە خاڵەکانەوەیە کە پاڵپشتی مامۆستایان بکرێ و چکو مامۆستایانیش هەموو وڵاتانی کە لە بواری پەروەردای پێشکەوتون دروشمێکیان هەیە ڕاهێنان مامۆستایان ڕاهێنانی بەردەوام پێ بکرێ و توانەدار بکرێن بە ڕێگای جۆرا و جۆر بۆ گەیاندنی پەیامەکانیان بۆ وانەوتنەوە و ئامڕازەکانی و هۆکارەکانی وانەوتنەوە بکرێتە بەردەستیان بۆی بتوانن بە هەموو ئەمانە چێژێکی زیاتر بە قوتابیان و خوێندکاران ببەخشن بۆی بتوانین پەروەردەیەکی تەندروست و فێرکردنێکی باش بهێنیندی و مناڵی ئێمە فێر بێ و بووی بتوانێت گۆڕانکاری لە ڕفتاری خۆیان بەدیپێنێت هیوادارین بەو شێوەیە بێ جا زۆر جار مامۆستا کاتێک کە باسی پەروەردە دەکرێت بابەتەکان تەنیا لەوانەیە ببەسترێتەوە بە تەمەنێکی تایبەتەوە لە کاتێکە ئێمە لە بیرمان نەچێ هەندێک لە کەسەکان لە تەمەنێکی گەورە ساڵی یا ئەگەڕێنەوە بۆ پرۆسەی خوێندن و فێربوون لە ئەم کاتەدا تا چەند بەڕای جەنابەت بە گۆڕانکاری لەسەر سیستەمی پەروەردە دەکرێت ئەو وەج بەشکە لە خوێندن دابڕاوە یا دوور کەوتوەتەوە تۆ لە تەمەنێکی لە ڕاستیە مەسلەی فێربوون پرۆسەیە کە وەکوەوەی کە پێناسا کرێ مناڵ کاتی لەدایک بوونیەوە کاتێک کە فێرەکرێت چۆن شیر بخوا ئەمە دەستپێکی هەنگاوی یەکەمی فێربوون و فێرکردنە دەست پێکات تاکو و تەمەنی ئەوەی کە لە ژیانە بێ وەیەکی لە مەرجەکانی فێربوونیش کامڵ بوونە و ئێمە لە هەر قۆناغێکا بێ پێویستمان بەوە هەیە هۆشیاری بدەین بە تاک بەپێی ئەو ژینگەی کە تایەتی و پێی ئەو پێداویستی کە هەیەی بۆ فێرکردن و فێربوون هەموو ئەمانە ئەکرێ پەروەردەیەکی باش و ئەکرێ ئەو زمینە سازیی کە جەنابەت ئاماژەی پێکی بڕەخسێ بۆ هەموو تاچێک بۆی بتوانێت ئەو دەرفەتە بخۆزێتەوە تایە فێر بێ و تایە پەروەردە بێ و دوجار خۆش بێتە تاکێکی سودبەست بۆ کۆمەڵگا چونکە ئەگەر هەمومان فێر بین وەگە هەمومان پەروەردەیەکی باش بکرێن و بتوانین مناڵەکانمان دەوروبەرمان پەروەردە بکەین دواتر هەمومان ئەتوانین بە سەلامەتی ژیان بکەین لەو ماوەی کە ئەژین بەڵام ئەگەر هات و ئێمە خەمی خۆمان بێ وەکو ئەوەی ئەڵێ دەست بە کڵاوی خۆم و بگرم بانەی با بەڵام لە ڕاستیە بای با چونکە ئەو کەسەی کە باش پەروەردە نەکراوە زیان و زەرەری هەیە بۆ سەر ژیانی ئێمە بۆ سەر مناڵەکانمان بۆ سەر کەسوکارمان بۆیە ئەبێ پەروەردە خەمی هەمووان بێ و بۆ هەمووان بێ و مافێکی بنەڕێتیشە بۆ هەمووان باشە ئێستا زۆر هەوڵە درێ ئاسانکاری بکرێ بۆ کەسانەی کەیتر بە هەر هۆکارێک بێ نەیانتوانیوە بخوێنن خوێنواریان هەبێت لە زۆربەی وڵاتە پێشکەوتۆکانە بە تایبەتی لە وڵاتی سوئیسرا و ئەڵمانیا ئەو کەسانی لە دوای تەمەنی 50 ساڵیەوە هەوڵە درێ کاراسانیان بۆ بکرێ ئەو سیستەمە خوێندنیان بۆ کورتکرێتەوە بخوتکرێ تاوەکو بە باشی پیان بگە ئەمە هیوایە کە بۆ ژیان هیوایەکیشە بووی کە جارێکی تر ڕۆشنبیری لە وڵاتەکە بڵاو بێتەوە ئەم شێوازی پەروەردەکردنە ئەگەر لە کۆمەڵگای خۆشمانە جێبەجێکرێ ڕێگایەکی باش نییە مامۆستا ئەم شێوازە تقریبا لە کۆمەڵگەی خۆمانە لە چوارچێوی خوێندنی خێرایە جێبێتەوە خوێندنی خێرا چەند ئاستێکە ئاسی یەک ئاسی دوو ئاسی سێ بۆ هەر ئاستێک دوو خۆناغە بڕێ دوجار کەم خۆناغانەی بڕی وردە ئامادەکرێ ڕائهێنێت و بێتەوە ناو خوێندنی ئاسایی
تقریبا پەیڕەو کراوە و سەرکەوتوش بووە و دەرەنجامی باشی هەبوو بۆ ئەوانەی کە ئەیانەوێ و هەروها خوێندنەکانی ئێوارانمان هەیە و خوێندنی دەرەکیمان هەیە هەموومانە هۆکارن یارمەتی دەرن بۆ ئەوەی ئینسان جارێکی تر بێتەوە ناو سیستمە پەروەردەیەەکە و بتوانێت بخوێنێ و بتوانێت ئەو تموحانەی کە هەی بووە لە ڕێگەی خوێندنەوە بەدیان بهێنێت. زۆر سپاس مەمنون بە ئامادەبوونی بەڕێزت سپاس بۆ زانیاریەکانت بە هیوایەوەی کە هیچ منداڵێک و هیچ تاکێک با بڵین لە هەر تەمەنەکە بێ لە خوێندندا نەبڕێت و ناچار نەبێت لەبەر هۆکارێک لە هۆکارەکان خوێندن بەجێ بێ هەڵای سپاس بۆ تۆ.